دوای ئەوەی لە ماوەی ڕابردوو لە سنووری قەزای سۆران و قەزای ڕەواندز و ناحیەی مەزنێ چەند تاوانێکی دزی ئەنجام دران. ئێمە لە بەڕێبەتی پۆلیسی سۆران بۆ ئەم تاوانانە 19 دۆسیەمان کردەوە. لەو ماوەیدا بە هەوڵێکی زۆر و بڵاوکردنەوەی کارمەندانی پۆلیس لە گشت شوێنەکان توانیمان نزیکەی 34 تۆمەتبار دەستگیر بکەین کە زۆربیان دانیان بە تاوانەکانیان نایە و لەو دزیانێک کە کرابوون زیاترین یان بڕینی دوکان بوون و لەگەڵ دزینی تری ئەشەی زۆر لە ماڵان و لە شوێنە گشتیەکان. ئێمە لە بەڕێبەتی پۆلیسی سۆران ڕێنمایی بۆ برادەرانی دوکاندار و ئەوانە بە تایبەتی پێیان دەڵێن کە ئەگەر لە توانیاندا بێتن کامێرەی چاودێری دابنێن لەبەر ئەوەی کامێرەی چاودێری هۆکارێکی زۆر گرنگە بۆ دۆزینەوەی تۆمەتباران و ئاشکراکردنیان. هەروەها داوا لە هاوڵاتیانیش دەکەین کە دزیان لێ دەکرێت ئەگەر دزیەکە هەرچەند بچووکێش بێتن ئامادە بن سکاڵای تۆمار بکرێتن بۆ ئەوەی ئێمە وەکو پۆلیس بتوانین زیاتر بە دووادەچوونی بۆ بکەین و بتوانین تۆمەتبارەکان ڕادستی دادگا بکەین. لەناو تۆمەتباران یەکێک لە باندەکان کە لە 7 تۆمەتبار پێک دێتن ناوجەوانن، ئەوانی تریشیان تەمەنیان سەر و 20 ساڵانە. نەخێرە ئەوە نابێتە مەترسیەکی وا، چونکە تاوان لە هەموو شوێنێک لە هەموو وڵاتێک دەکرێتن، لە هەموو شارێک تاوان دەکرێتن، بەس گرنگ ئەوەیە بە دوواداچوون هەبێتن و پۆلیس کاری خۆی بکاتن. ئێمەش یعنی بۆ نمونە کە بەس لە ونبوون کرد، ئەو ونبوونانە کەم ساڵە ونبووینە 6 کەس بووینە توانیمان هەر 6 کەسی بدۆزینەوە وەکو دزی چەند ئەوەندە دزیانێک کە کراینە توانیمانە دزیەکان ئاشکرا بکەین و تۆمەتبارەکان ڕادەستی دادگا بن.